لە موتارەدا پێم خۆشە بەیەکەوە بچینە خزمەت ماڵێک ببین بە میوانی ماڵێک، بەڵام ئەو ماڵە جیاواز لە هەموو ماڵەکانی تر، ماڵێک پڕیەتی لە ئیمان و تەقوا و تاعەت و عیبادەت و خواپەرستی، ماڵێک پڕیەتی لە ئارامی و تەبایی و خۆشەویستی و هاوکاریکردنی یەکتری، ماڵێک بەڕاستی ژیانی تێدایە، ماڵێک کە هیچ کەس مافی ئەوی تر پێشێر ناکات، خاڵیە لە زوڵم و ستەم بەرامبەر بە یەکتری، ماڵێک هۆکارن بۆ دڵخۆشبوونی یەکتری وەلابەری خەمەکانی یەکتری. ئەو ماڵەی کە ئیمڕۆ دەبینە میوانی لە ڕووی مادیەوە زۆر کەم دەرامەتن، ماڵێک کە لە قوڕ دروست کراوە، بچووک زۆر بچووک لە چاو ماڵەکانی ئێمەدا، بەڵام لەنێو ئەو ماڵە بچووکەدا مرۆڤێکی گەورەی تێدا دەژی، مامۆستا و پێشەوای مرۆڤایەتی تێدا دەژی، ئەویش ماڵە شیرین و جوانەکەی پێغەمبەری خوایە صلی الله تعالی علیه وسلم. بەڵێ با ئیمڕۆ میوانی ڕەسوول الله بین صلی الله علیه وسلم. زۆر گرنگە و زۆر پێویستە هەمیشە و بەردەوام لە خزمەت ڕەسوول الله بین، میوانی ڕەسوول الله بین، لە خزمەت ئامۆژگاری وەسیەتەکانی ڕەسوول الله بین صلی الله علیه وسلم، و گرنگە سنەت و سیرەتی ڕەسوول الله لە سیرەتی خۆمانە تێکەڵاو بکەین کە بە دڵنیاییەوە ئەوەیش قازانجی بۆ خۆمان دەگەڕێتەوە، ئەم بۆ دنیا و هەم بۆ قیامەتمان. چونکە پەروەردگارمان دەفەرمێت لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە. ئەتەوێت سەرکەوتوو بیت؟ ئەتەوێت لە دنیا و لە قیامەتا سەرکەوتوو بیت؟ ئەتەوێت لە پەروەردەی منداڵەکانتا سەرکەوتوو بیت؟ ئەتەوێت لە کار و کەسابەتی ژیانتا سەرکەوتوو بیت؟ ئەتەوێت لە نێو مرۆڤەکاندا بە دڵخۆشی و بە سەربەرزی و بە عیزەتەوە بژیت؟ لێچاو لە پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم. با ئەو مامۆسات بێ، با ئەو پێشەوات بێ، با ئەو ڕێپیشاندەرت بێ، بە دڵنیاییەوە سەرکەوتن و عیزەتی دنیا و قیامەتت بۆ مسەوگەر دەبێت. لە وتاری ڕابردوو پێغەمبەرگیان میوانمان بوو. هیوادارم گۆڕانکاریمان بەسەرا هاتبێ لە خراپەوە بۆ چاک، لە چاکەوە بۆ چاکتر. ئیمڕۆ ئێمە دەبینە میوانی ڕەسوول الله صلی الله علیه وسلم، بزانین چۆن هەڵسوکەوتی لەگەڵ خێزانەکانی لەگەڵ هاوسەرەکانی کردووە. یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێری خێزانەکانی کردووە وەک مرۆڤ ڕێزی لێگرتوون. وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، خوا ڕێزی لە مرۆڤ گرتووە. بۆیە پێغەمبەرگیانی صلی الله علیه وسلم بەو چاوە سێری خێزانەکانی خۆی کرد وەک مرۆڤێک، وەک ئەوەی خوا ڕێزی لە مرۆڤ گرتووە، ئەمیش بەڕاستی ڕێزی لە خێزانەکانی گرتووە، بە چاوی حورمەتەوە سێری کردوون و هەرگیز بێڕێزی بەرامبەر بە هیچ یەکێک لە خێزانەکانی خۆی نەکردووە. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. ئەمە پێوەرە لای ڕەسوول الله، ئەمە دەبێ پێوەر بێ لە لای من و تۆ، ئەوەی کە لە خوا نزیک بێ، ئەوەی کە متەقی بێ، ئەوەی کە ئیماندار بێ، ئەوەی کە ئەهلی تاعەت و عیبادەت و خواپەرستی بێ، ئەوەی کە ئەهلی عەمەلی ساڵح و گفتار و کرداری چاک بێ. ئەمە لە لای پێغەمبەری خوا خاوەنی ڕێزە، لە لای خوایش خاوەنی ڕێز و مەکانەتە. بۆیە ئافرەتەکان پێغەمبەری خوا بە چاوی نێرینە و مێینە سێری مرۆڤەکانی نەکردووە، بەڵکو کامەیان لە خوا نزیکترە، عیبادەتی زیاترە، ڕێز و حورمەتی لە لای پێغەمبەری خوا لە هەمویان زیاتر بووە. وای پەروەردگاریش بە پێغەمبەرگیان و بە ئێمەش دەفەرمێ وعاشروهن بالمعروف، دەفەرمێ زۆر چاک بن لەگەڵ خێزانەکانتانە، ڕێزیان لێ بگرن، حورمەتیان بگرن، شەریکی حەیاتانن، مرۆڤن، دەبێت ئینسانەمایەتە لە خۆیان تەطبیقات. بۆیە ڕەسوول اللهش دەیفەرموو خەیرکم لئەهلی، ئەی فەرموو باشترینتان، نەیفەرمووی کە نوێژ دەکات، ئەوەی کە شەو نوێژ دەکات،
ئەوەی کە جیهاد دەکات، ئەوەی کە خەیر و سەدەقە و مزگەوت دروستەکات. خەیرکم خەیرکم لئەهلی، باشترینتان ئەوانەیە کە بۆ خێزانەکانی چاکن، ڕێز لە خێزانەکانی دەگرێ. وەڵڵا هەرکەس بۆ خێزانەکەی باش نەبێ هەرگیز چاوەڕێی باشەی لێ مەکە. هەرکەس نەرمونیان نەبێ لەگەڵ خێزانەکەیە هەرگیز چاوەڕانی نەرمونیانی لێ مەکە، چونکەوە شەریکی حەیاتێتی. پێغەمبەرگیان فەرمی وەئەنە خەیرکم لئەهلی، مامۆستایە، قودوەیە، ئەفەرمێ من لە هەمووتان زیاتر چاکم لەگەڵ خێزانەکانمە و ڕێزیان لێ ئەگرم و دڵیان خۆش ئەکەم و خەمیان لا ئەبەم و خەمی دنیا و قیامەتیان ئەخۆم. بۆیە ئەوەندە ڕێزی لە خێزانەکانی ئەگەر قەت لە خێزانێکی خۆی نەداوە، قەت بێڕێزی بەرامبەر بە خێزانێکی خۆی نەکردووە و زۆر خۆشیشی وستون. نەک هەر لە کاتێکا کە وجودیان بوو، دایکە عایشە وەفاتی کردبوو، دایکە خەدیجە وەفاتی کردبوو، دوای وەفاتیش هەر باسی دەکرد، زۆر جار لە مەجلیسەکانە باسی دەکرد، تا جارێکیان دایکە خەدیجە غیرەی بردی یا ڕەسوڵڵا چی هەر باسی خەدیجە ئەکەی خەدیجە ئەکەی. فەرمووی چاکەی هەیە بەسەرمەوە خەدیجە، لە کاتێکا خەڵکی پشتیان تێکردم، خەڵکی برسیان ئەکردم، ئەو باوەشی بۆ کردمەوە، ئەو سەروەت و سامانەکەی بەخشیە من و یەکەم ئافرەتیش بوو مسڵمان بوو باسی دەکرد. بەڵکو کاتێک کە حەیوانێکی سەردەبڕی چاکەی لەگەڵ ڕەفیقەکانیشیان دەکرد دوای وەفاتی خۆی. ئەی فەرموو ئەم پشکە بەرم بۆ فڵان ماڵ و فڵان ماڵەی بۆ ئەیا ڕەسوڵڵا، ئەی فەرموو ڕەفیقی خەدیجەی خێزانم بوو. جاری وا هەبووە لە دەرگای مزگەوتە زیاد لە نیو سەعات پیرەژنێک پێغەمبەری خوای گرتووە قسەی لەگەڵا کردووە. دوای هاوڵان زۆر تووڕە بوون یا ڕەسوڵڵا ئەم ئافرەتە کێ بوو ئاوا عەزەتی دای؟ فەرمووی ئەوە ڕەفیقی خەدیجە بوو، وەڵڵی دوو ئەوەندەی تریش ڕای بگرتمایە لەبەر خاتی خەدیجە ئەوە سام گوێم لێ گرت و وەڵامی پرسیارەکانم دەدایەوە. ڕێزی لە ڕەفیقەکانی خێزانەکانی دەگرت، چ جای لەوەی ڕێز لە باوکی یان لە دایکی یان لە برای بەڕێزم، ڕێز لە خێزانەکەت بگرە، ڕێز لە کەسوکاری خێزانەکەت بگرە. چۆن تۆ حەزەکەی خێزانەکەت ڕێز لە کەسوکارەکەت بگرێ، سەردانی ماڵی باوک و دایک و خزم و کەسوکارەکەت بکە، تۆش ئەو مافە بە خێزانەکەت بدە، زوڵمی لێ مەکە. وەڵڵا یەکێک لە زوڵمی پیاوان بۆ ئافرەتان ئەمەیە، دەبێ ئافرەتەکە ڕێز لە تۆ بگرێ و ڕێز لە کەسوکارت بگرێ، بەزەم ڕێز لە کەسوکاری ئەو ناگرێ. هەموو ڕۆژێم پیاوە دوو جار و سێ جار خۆی ئەکا بە ماڵی باوک و دایک و خوشک و براکانیە، بەڵام مانگی جارێک ئەگەر خێزانەکەی بڕوا ئێوارەی کاتە فەرتەنە و شەڕ. ئەمە دوورە لە سونەتی ڕەسوولڵڵا، ئەمە دوورە لە ڕەوشتی ڕەسوولڵڵا، ئەمە دوورە لە ڕەوشتی ئینسانی ئیماندار مسڵمان. ئەبێ وریابین و ئاگادار بین. وەڵڵاهی لە کاتی نەخۆشی سەرەمەرگیە کە ئەو کاتە زووزوو ئەبورایەوە، ئاویان پیا کردو هەشیاتەوە بەخۆیە ئەبورایەوە، لەو کاتە ئافرەتانی لەبیر نەکرد. فەرمی استەوصەو بالنیساء خەیڕا، وەرە پیاوان ئاگادار بن، ئەمە وەسیەتی ڕەسوولڵڵایە، ئەمە ئامۆژگاری ڕەسوولڵڵایە، ئەمە داواکاری ڕەسوولڵایە صلی الله عەلەیه وسەلەم. چاک بن لەگەڵ خێزانەکانتانە، چاک بن لەگەڵ ئافرەتەکانە، ئیتر خێزانت بێ، دایکت بێ، کچت بێ، خوشکت بێ، کە چاک نەبووی واتە بێ ئەمری ڕەسوولڵات کردووە، وەسیەتەکانت پێشێر کردووە. دایکە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ کانە یەکون فی میهنەتی ئەهله، پێغەمبەری خوا لە ماڵەوە یارمەتی خێزانەکانی داوە، ئیشی کردووە لە ماڵەوە، ئیشی وە خێزانەکان کردووە، جلەکانی خۆی دووریێتەوە، پێڵاوە نەعلەکانی خۆی دووریێتەوە. ئەگەر خێزانەکانی نەخۆش وای گسکی داوە، چێشتی لێناوە، باشیشی کردووە، بە عیبادەتیشی زانیوە. لا ئێمە ئەگەر قسەیەکی خۆش لەگەڵ خێزانەڵێن نازام ژنانی و پێغەمبەری خوا باسیشی کردووە، شانازیشی پێوە کردووە، بە عیبادەتی زانیوە، داوایشی کردووە شوێنکەوتەکانی وەک ئەو بن، باش من لەگەڵ خێزانەکانیان. پێغەمبەری خوا صفەتی وابوو ما عەبە رەسوول الله صلی الله علیه وسلم طعاما قط، هەرگیز لەسەر شتی بێمانا و سی بچووک تووڕە نەبووە لە خێزانەکانی، خواردنیان بۆ دانا، بەدڵی بۆیە ئەی خوارد، بەدڵی نەبووایە وازی لێنە. ئین اشتهاه ئەکەلەه وئین کەرهه تەرەکەه. ئەزان ئێستا لەبەرەوەی چێشتەکە سوێرە هەندێک لە کێشە و گرفتی ماڵان ئەوەیە کەم خوێیە،
درەنگ پێگەیشتووە چایەکەی درەنگاتووە ئیتر ئاغای کاتە بەزمێک گەورەیەکە بۆڵەکە قسە ئەڵێ تووڕە ئەبێ تا هەندێک جارەگاتە تەلاق و جیابوونەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم والله جارێکە دایکە عایشە لەناو ماڵە دەنگی بەس کردەوە بەسەر ڕەسوول الله صلی الله علیه وسلم کە دەنگ بەسکردنەوە بەسەر ڕەسوول الله کردەوەکانت عیبادەتەکانت هەمووی بەتاڵە ئەبێتەوە. بەڵام ئەم یاسا بۆ ئافرەتان لە ماڵەوە بۆ پیاوەکانیان بۆ خێزانەکانی پێغەمبەری خوا شموری ئەوان ناکە دەنگی بەس کردەوە. ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لە دەرەوەی گوێی لێ بوو بە پەلە خۆی کرد بە ژوورە پەلاماری دایکە عایشەی با لێی بە کە کچی بوو چۆن دەنگ بەرزەکەی تۆ بەسەر ڕەسوول الله. پێغەمبەرگیان لە کاتێکا کە شەڕیانە لەگەڵ دایکە عایشە دەنگی بەرز کردوەتەوە بەسەریا بەس ئیشارەتێکی بایە 200 پیاو بە شمشێر لە بەردەرگا ئەوەسان کێ قودرەتی هەبوو دەنگ بەرز کاتەوە بەسەریا. بەڵام ئافرەتێک دەنگ بەرزەکاتەوە لە بری ئەوەی تووڕە بێ خێراڵێ بە دایکە عایشە وەرپشتمەوە با باوکو لێ نەدا یە لە پشتی پێغەمبەری خوا وەسێت ئیتری مایەوە بکرد ئەدەبەن بۆ پێغەمبەری خوا جارێکی تر دەنگ بەرز نەکەیتەوە. دوایی کەی مایەوە بکرد ڕوا پێغەمبەری خوا شەڕەکە ئەگەڕێ بە ئاشتی ئەڵێ عائیش ئەها چۆن ڕزگارم کردی لە دەست باوکت بەخوا من نەبووە باوکو عەزێتی ئەدای. پیاو ئەبێ کێشە حەلکە کێشە بچووک باتەوە کێشە و گرفتەکانی ماڵی حەلکە. سوحبەت کردووە پێغەمبەری خوا لەگەڵ خێزانەکانی ئێمە پیاوەکان لە دەرەوە زۆر سوحبەتچین زۆر قسە خۆشن زۆر ڕوو خۆشن بەڵام لە ماڵەوە برچ و مۆن و هەر خەریکی مۆبایل و یا خەریکی هەواڵگرتنە. پێغەمبەری خوا قسەی خۆشی کردو بۆ هاوڵ خێزانەکانی. جارێکیان پێشبڕکەی لەگەڵ دایکە عایشە کرد. دایکە عایشە پێشی پێغەمبەری خوای دایە صلی الله علیه وسلم. دوای ماوەیەکی ترم جار پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی عایشە وەرە با مسابقە بکەین. ئەم جار پێغەمبەرگیان پێشی دایکە عایشەی داوە فەرمووی ئەمە بحەق بەوەی کە ئەو جار لێت بردمەوە. ئافرەتان مافیانەیە وەڵڵاهی هەموو پێنج نوێژێک لە دوای پێغەمبەری خوا ناو مزگەوتەکان نوێژیان کردووە بە نوێژی عیشا و بەیانیشەوە. مرۆڤە ئینسانە دەرسی تایبەتیانە بۆ جگەلەوەی کە لە جومعانە گویان گرتووە بە وتار هاتنتانەی پێغەمبەری خوا ئێمە ژەمانەی وەکو پیاوان دەرسی تایبەتیانە ئێمەش دەرسی تایبەتیمانە بێ تی حەقی خۆتانە لە حەفتەکە جگە لە جومعە ڕۆژێکی بۆ دیاریکردن پێغەمبەری خوا دەرسی بە ئافرەتان دەوتەوە. یەک سوورەتی قورئان بە ناوی ئەنیساء بە ناوی ئافرەتانەوێ سوورەتێک نییە بە ناوی پیاوە بێت. پێغەمبەرگیان ڕاوێژی بە خێزانەکانی کردووە بە سوڵحی حودەیبیا پێغەمبەری خوا کە نانێڵا عومرە بکە هاتە دەرەوە وتی بە سەحابەکان سەر بتاشن کە سەری نەتاشن. طبعا لە ئەدەبا بوو بۆ پێغەمبەری خوا نەک لە بێگوێیا بوو خۆشیان ئەویست پیان وا بوو تەنەزولە کە نەچوو عومرە بکات. جاری دووماتە وتی سەر بتاشن کە سەری نەتاشن. چووە ژوورەوە ناوخێمەکەی زۆر ناڕەحەت بوو. یەکێک لە خێزانەکانی مەیمونە ڕەزا و ڕەحمەتی خوا لێوە فەرمووی یا ڕەسوڵ بۆ بێتاقەتی فەرمووی وەڵا ئەمرەکەم بە سەحابەکان بەگوێم ناکەن. فەرمووی قوربان پیان مەڵێ خۆت بڕۆ سەر بتاشەوە قەت نەبێت. تەشریفی مبارەکی چووە دەرەوە سەری تاشی ئەڵێ سەحابەکان هەر یەکێ بە خێرا ڕایان کرد دەستیان کرد بەسەر تاشین ترسیان هەبوو کە ئایا دابەزێ. ڕاوێژ کە بە خێزانەکەت پیاوی وامانێ خانوو ئەکرێ خانوو فرۆشە پس بە خێزانەکەی ناکات سیارە ئەکرێ سیارە فرۆشە پس بە خێزانەکەی ناکات باخێک ئەکرێ و باخێک ئەفرۆشێ پس بە خێزان پرس بکە دوو عەقڵ چاکتر و باشترن لە عەقڵێ. ئافرەتان لە غەزا بەشداریان کردووە ئافرەتان تاژیر و بازرگار بوون دوکاندار بوون بەڵام لەگەڵ ئەوەیشا عەسڵ وایە ئافرەت لە ماڵەوە بێت چونکە مامۆستای بەشەریەتە چونکە پەروەردەی منداڵەکە ئەوەی کە دەبێتە دکتۆر ئەوەی کە دەبێتە مامۆستا ئەوەی کە دەبێتە موهەندیس ئەوەی دەبێتە وەزیر و سەرۆک هەمووی پەروەردەی دەستی دایکمانە پەروەردەی دەستی ئافرەتێکە لە ماڵەوە پەروەردەی ئەکا و کوڕێک یا کچێکی باش پێشکەش بە کۆمەڵگا دەکات. کۆتا قسەم چیرۆکی پیاوێکە کە لە ئەوروپا ژیاوە ئەڕێ ئیشمە کرد کە ئیشەکەم تەواو بوو بەرەو ماڵ ئەکەوتمە ڕێ چوومە سەر جادە دەستم گرت لە تەکسیە ئەڵێ تەکسیەکە وەساو سەرکەوتم سایقێ بوو کڵاوێکی لەسەریا بوو کەوتی لە قسەکردن زانی میترەمە ئافرەتە
ئەڵێ ئافرەتەکە پرسیاری لەکەم وتی ئیشت چێ وتم فڵان ئیشەکەم دەی خێزانەکەت ئیشی چێ وتم وەڵا خێزانم ئیش ناکات تی چۆن لای ئێمەی موسڵمان پیاو ئیشەکات ئافرەت لە ماڵەوە منداڵ پەروەردە ئەکات ئاگای لە ماڵ و منداڵەکەیەتی یعنی تۆ ئیشەکەی باری تا ئێوارە و خێزانەکەت دائنیشێ تۆ ئێوارە خواردن و پارە و عەلاگە بیتۆ بۆ خێزانەکە وتی بەڵێ تی وەڵا من پیاوەکەم ئیشەکات ئێوارە منیش بەقەدەر ئەو نەبەمەوە دەرگام لێ ناکاتەوە لە ئەوروپا وایە یەکێک لە بەرهەمی یەکسانی ئەوەیە دەبێ هەردووکیان وە یەک پارە پەیاکەن وەک یەک ماندوو ببن بۆیە بەیانی سەعات حەوت ئێمە دەرەوە هەتا نیوە شەو خەریکی تەکسیم تی وەڵا نای ئێمە ئافرەت دینەکەمان ڕێگە نادا مەگەر خۆی حەسکە فەرمی دێ تو خوا بم بە بۆ وڵاتی خۆتان تو خوا بم بە بۆ وڵاتە بم کە بە شاژن ئەمانە شاژنن بەڵێ لە دینی ئێمە لە شەریعەتەکەی ڕەسوول الله ئافرەت شاژنە ئافرەت دایکە ئافرەت خوشکە ئافرەت خێزانە واجبی کردووە کە دەبێت بە چاوی ڕێز و بە چاوی حورمەتەوە سێریکەین برای بەڕێزم بۆ ئەوەی ئەمری خوا و پێغەمبەری خوا جێبەجێ بکەین بۆ ئەوەی چاکەمان دەستکەوێت بۆ ئەوەی لە دنیادا بە ئارامی و بە خۆشی و بە خۆشەویستی ژیان بەڕێکەین بە هەر یەکێکمان لە ئاسی خۆمانە ڕێز لە خێزان و ڕێز لە دایک و لە کچ و خوشکانمان بگرین واللهی عەقلی سەلیم ئەوەی دەوێت و دینیش داوە ئێوەمان لێ دەکات یا الله یا ڕەحمان و یا ڕەحیم یا الله داوات لێ دەکەین شارەزامان کە لە دینەکەت شارەزامان کە لە ئاینەکەت یا الله وامان لێ بکەی حەز و ئارەزوەکانمان ملکەت و تەسلیم